تابعانی خۆشەویست لە وانەی ئەمڕۆماندا باسی ژیاننامەی پێغەمبەری خوا دەکەین صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا لە ساڵێک لەدایک بووە کە ئەو ساڵە پێی دەگوترێت ساڵی چی؟ چێ پێمان دەڵێ؟ هان ڕۆژ؟ ساڵی فیل. ئایا ساڵی فیل چێ پێمان دەڵێ؟ هان فیردەوس. پاشایەک هەبوو دەیویست کەعبەی بڕوخێنی بەس وای گەورە تەیڕێکی نات تەیڕەن ئەبابیل. تەیڕەن ئەبابیلەی نا بۆ پارێزگاریکردن لە ماڵەکەی خۆی. باشە، کاتێک کە پاشایەکە ویستی کەعبەی پیرۆز بڕوخێنی فیلەکانی هینا، دواتر خوای گەورە تەیڕەن ئەبابیلەی نارد بۆ ئەوەی پارێزگاری لە ماڵەکەی خۆی بکات و هەموو فیلەکان و سەربازەکانی پاشایەکە لە ناو چوون. بۆیە خوای گەورە پارێزگاری لە ماڵەکەی خۆی کرد هەتاوەکو ئێستا خەڵک دەستە حەجێ وان دەبینی داک و بابمان هەموو دەستنە حەجێ دەکەن، عومرەی دەکەنەوە. ئەوە پێی دەگوترێت ساڵی فیل کە ئەو ساڵە پێغەمبەری خوا لەدایک بووە. پاش ئەوەی پێغەمبەری خوا بە هەتیوی لەدایک دەبی، ئەو کاتەی کەوا دایک و باوکی دەمری هەر بە منداڵیدا، پێغەمبەری خوا خەریکی چ کارێک بوو لە شاری مەکە؟ بڵێ دارین؟ بازرگانی شوانی. ئافرین، پێغەمبەری خوا لە شاری مەکە خەریکی کاری بازرگانی و شوانی بووە کە دواتر سەبر گەورە دەبی. کاتێک پێغەمبەری خوا تەمەنی دەگاتە 40 ساڵان، خوای گەورە وەحی قورئانی پیرۆزی لە بۆ دادەبەزێنی. کاتێکە لە ئەشکەوتی حەڕا دەبی کە خوای گەورە مەلائیکەتێکی بۆ دەنێری بە ناوی جوبریل، سوورەتێک دادەبەزی کە پێغەمبەری خوا سوورەتەکە بە ناوی چییە؟ بەڵێ ئەحمەد؟ سوورەتی عەلەق. ئافرین، بە چ دەست پێ دەکا؟ چێ پێمان دەڵێ؟ ها لێزمە؟ ئیقڕە. ئافرین، زۆر باشە. ئیقڕە واتە بخوێنە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت خوێنەواریم نییە. جارێکی تر مەلائیکەتەکە بە پێغەمبەر دەڵێ ئیقڕە، بەڵام پێغەمبەر دەڵێ خوێنەواریم نییە. بۆ جاری سێم دیسان دەڵێ خوێنەواریم نییە. ئەو جە مەلائیکەتەکە دەڵێتە پێغەمبەری خوا بسم الله الرحمن الرحیم اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. پاش ئەوەی پێغەمبەری خوا ئەو سوورەتەی بۆ دابەزی دەگەڕێتەوە ماڵەوە، لەوێ بانگەوازی ئیسلام دەستی پێ دەکا. پێغەمبەری خوا بانگەواز دەکا. باشە چێ یەکەم پیا بوو کە موسڵمان بوو؟ بەڵێ ڕامان؟ ئەبوبەکری سدیق. ئافرین، ئەبوبەکری سدیق یەکەم پیاوە موسڵمان دەبی. ئەدی باشە چێ یەکەم منداڵ بوو کە موسڵمان بوو؟ یەکەم منداڵ کە موسڵمان بوو؟ بەڵێ نوها؟ عەلی کوڕ ئەبی تاڵب. پێغەمبەری خوا کاتێک کە بانگەوازی ئیسلامی کرد یەکەم منداڵ کە موسڵمان بوو ناوی عەلی کوڕ ئەبی تاڵبە، تەمەنی 10 ساڵان بوو کەوا باوریان بە پێغەمبەری خوان. ئەدی کامە ئافرەت بوو یەکەم ئافرەتە کە موسڵمان بووە؟ ها لێزمە؟ خەدیجە. ئافرین، خەدیجە یەکەم ئافرەت بوو کە موسڵمان بوو. دواتر پێغەمبەری خوا بانگەوازی ئیسلام دەکات و خەڵکی سەبر دەبنە موسڵمان و خەڵکی ژمارەیان بەرەو زۆربوون دەڕوا، هەتاوەکو ئێستا دەبینی موسڵمانەکان لە جیهاندا ژمارەیان چەندە زۆرە. پێغەمبەری خوا بە ئەخلاقە جوانەکانی بە ڕەوشتە بەرزەکانی خەڵکی بانگ دەکرد بۆ ناو ئاینی پیرۆزی ئیسلام. بۆیە پێویستە ئێمەش ئەخلاق و ڕەوشەکانی پێغەمبەری خوا لە خۆماندا جێبەجێ بکەین. دەستان خۆش. ئافرین، چەپڵک بۆ خۆتان.